سەرەڕایبوونی یاسای ژمارە 35 ساڵی 2007 و مافی بەدەستهێنانی زانیاری کاری ڕۆژنامەنووسی مەیدانی لە هەرێم لە قەیراندایە. جیاکاری لە پێدانی زانیاری بە کەناڵەکانی دەرەوەی دەسەڵات بە تایبەت پەیام سەرپێچیەکی ڕوونی یاساییە. شارەزایان دەڵێن دەبێت ئەم مافە بۆ هەمووان هەروەکو یەک بێت. لە ئێستا ئێمە کۆمەڵێک یاسای زۆر باشمان هەیە، یاسای ڕۆژنامەنووسیمان هەیە کە یاسایەکی زۆر باشەوە ئەتوانین بڵین ئازادی کاری ڕۆژنامەنووسی تیا فراهەم کراوە، بەڵام دایمەن ئێمە گلەکانمان لەوەیە کە جێبەجێ ناکرێ یاخود بەوکو خۆی ناڕوا بەڕێوە. سەندیکای ڕۆژنامەنووسان هۆشداری دەدات بەپێی راپۆرتە جیهانیەکان ژینگەی میدیایی لە ژینگەیەکی ئارامەوە بۆتە مەترسیدار و بکوژانی چەندین ڕۆژنامەنووس هێشتا دەستگیر نەکراون. من هەر خۆم وەک سکرتێری لقی سلێمانی 3 جار محازەرەم وتۆتەوە بە هێزەکانی چالاکی مەدەنیەکان، هێزەکانی ناوخۆ بووە لەبەر شێوازی هەڵس و کەوتکردن باسی یاساکانم بۆ کردو کە ئێمە یاساکەم لە پشتی ڕۆژنامەنووسانە، ئێوەش هێزی خۆتان هەیە، یاسای خۆتان هەیە، بەڵام ئەمە ئەتوانم بڵێم ئەو لێگەیشتنە هەیە. من پێت دەڵێم یعنی ئەگەر کێشە کە دروست دەبێت کە شوێنێک ئەسووتێ کە بینایەک ئەسووتێ لە خۆپشاندانە هێزەکانی ئاسایش حەزری خۆیانەکە کە بێ بە بەردەفڕکی و بەردوارانکردن کێشەیەک دروستە بێ، ئەوانش لە ژیانی خۆیان ئێمەش لە ژیانی خۆمان، یعنی ئەم حاڵەتانی لێ بە دەرکی لە چاو وڵاتانی ترا ئێرە خراپ نییە، ناڵم زۆر باشە، ناڵم زۆر باشە. ڕۆژنامەنووس کە دەستگیرەکرێت ئێوارەکەی من ئەڕۆمیان مەسوولی کەناڵەکەی تەلەفۆن نەکات بەرەڵایەکە نوێتە دەرەوە، بەڵام لێرە کێشەکەمان ئەوەیە ئێمە تا ئێستا پێش کەیسی تیرۆرکردنمان هەیە هێشتا 1 تاقە کردە زیر کراوە، یعنی 4 تاقە کەر و 4 سەبەبکاری تیرۆری ڕۆژنامەنووسی نین. ئێستش خەڵکمان هەیە لە ژوورەوە حکم دراون، ینی کوردستان ئەگەر تو باس بکەیت سەیری راپۆرتنی دەوڵەتەکان کە راپۆرتەکان باش ناڵێت، راپۆرتەکانمان باش ناڵێت. گەڵێ هەرێمی کوردستان لە زاخۆوە بۆ کەلار و کفری یەک هەرێم حسابەکە، بەڵام ئێمە لێرە لە سلێمانی 1 ڕۆژنامەنووس سواز بخوا تیرۆر نەکراوە، 1 ڕۆژنامەنووس لێرە حکم نەدراوە، بەڵام حکومداری لە هەرێمەکەیە هەیە. لەم قۆناغی ئێستادا هەر دەنگێک پێچەوانی ویستی دەسەڵات بێت ڕوبەڕووی فشار دەبێتەوە. ئەم دۆخە نیشانی پاشەکشەی ئازادی گۆڕینی یاساگشتیەکانە بۆ ئامڕازێکی دەستی هێزەمنیەکان و لە کاتی گرژی و ئاڵۆزیەکان بە ڕوونی ئەمانە دەردەکەون. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.